ڕۆژی 16 چوار وەکو ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کراوە کە هاوکاتە لەگەڵ ساڵگادی کیمیابارانکردنی ناوچەی شێخوەسانان و بالیسان لە قەزای شەقڵاوەی پارێزگای هەولێر لە ساڵی 1970 کە بووە هۆی برینداربوون و شەهیدبوونی سەدان هاوڵاتی ناوچەکە. ساڵانە یادی ژینگەی کوردستان دەکرێتەوە و تیایدا چەندین تالاچی ژینگەیی ئەنجام دەدرێن. ئەمڕۆژ هەر بەو بۆنەیەوە لە قەزای سۆران مەراسیمێکی تایبەت لە پەیمانگای تەکنیکی سۆران بەڕێوە چوو. لەو ڕۆژەدا بوو بۆ یەکەمین جار حکوومەتی بەعەز بەهۆی بەکارهێنانی سەرچی کیمیاوی کۆمەڵکوژی قەدەغەکراوی نێودەوڵەتی ناوچەی بالیسان و شێخوەسانانی بردومان کرد. ئێمە وەکو پەرچەکردارێک بەرامبەر بەوەیکەوە حکوومەتی بەعەز کردیکەوە ئەو تەنها هەر ئەوە نەبووکەوە مرۆڤەکان بکوژێ، بەڵکو مەبەستی بووکەوە ژینگەی کوردستان و هەرچی بوونەوەرەکانی تێک و پێچی بداتن لە ناوی باتن و بەڵام ئێمە هاتین ئەم ڕۆژەمان دەستنیشان کرد لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 کە ئەم ڕۆژە دانراوە بە ڕۆژی ژینگە، ینی ئێمە میلەتێکی ژینگە دۆستین. چالاکوانانی بواری ژینگە پێیان وایە بۆ ئەوەی هۆشیاری ژینگەیی لای هاوڵاتیان پەیدا ببێت و زیاتر ژینگە بپارێزن پێویستە لە پرۆگرامی خوێندن وانەی تایبەت بە ژینگە بوەترێتەوە. بۆ نمونە من پێم وایە باشترینشت بۆ پاراستنی ژینگە دەستپێکردنە لە وشارکردنەوەی منداڵان بە تایبەتی ئەو منداڵانی کە لە بەختەی ساوان. ئەمن پێم وایە بۆ ئەم مەبەستام باشترین چارەسەر ئەوەیە زیادکردنی دەرسێکە ئەگەر دەرسەکە 2 هەفتە جارێکش بخوێنرێت وانەکە یاخود هەفتە جارەکە یان 3 هەفتە جارێکیش بێ هەر ئەگونجێت باش بێت بۆ ئەوەی وشارکردنەوەی قوتابیان و تەڵەبەکانە لە قۆناغەکانی خوێندن لە سەردەم قۆناغەکانی خوێندن. سەریکە زۆربەی وڵاتان کۆبوونەوەی لوتکە ئەنجام دەدرێتن ڕۆژی زەوی کە نزیکە چەندین وڵات بەشدارن، هیچ تا ئێستا ناتوانیەوە ینی متەفائل بن لەوەی کە کێشە ژینگە چارەسەرێکێت لەبەرەوە کێشە ژینگە بە هیچ جۆرێک چارەسەر ناکرێت. هەوڵی ئێمەش بۆ ئەوەیە کە ژینگە خۆی بمێنێتەوە تایبەت ئێمە بەرپرسین لە هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستانیش لە سۆرانیش لە وەحدەیەک لەوانە بتوانین خەڵکی خۆمان ئاگادارکەینەوە. ئەوش هەڵبەت ئەگەر هاوکاری ئێوەی بەڕێز بن لە دەستگاکانی ڕاگەاندن کە ڕۆلی ئێوە زۆر لە بەرچاو دەگیرێت لەبەرەوە ئێوە دەتوانین پەیامی ئێمە بگەین، ئێوە دەتوانین ئەو هەڵانەی کە ئێمە پەنجە لە سەردا بنێن بگەینن بەلایانی بەرپرس. سەرەڕای هەڵمەتە جیاوازەکان بۆ چاندنی دارونەمام وەک دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم لە بەیاننامەکەیاندا ئاماژەیان پێداوە تاکو ئێستا ڕێژەی سەوزایی لە شارەکانی کوردستان لە ئاستی پێویست نییە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.